من سەرەتا دەڕێت تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە بەتایبەت وتارانی کۆمەڵە وتارێک کە وتارەکان توندڕۆ بوون لێوە فکرەی داعشم وەرگرت و هەروەها بۆ ئەمەش لەگەڵ لە ڕێی تۆمەڵە کۆمەڵایەتیەکانەوە لەگەڵ چەند کەسێکا تێکەڵاو بووم کە فکرەی داعشیان هەبوو و هەروەها من پاش مدەیەک هەوڵمدا بچم بۆ ناو داعش. بۆ ئەمەش پەیوەندیم بە کەسێکەوە کرد کە خەڵکی گەرمیانە لە ڕێگەی ئەوە ئەوی چەند کەسێکی پێ ناساندم بۆ ئەوەی بچم بۆ ناو داعش. ئیتر پاش مدەیەک وتیان وەرە بۆ کەرکووک، لە کەرکووک ئەچبین بۆ ناو داعش. ئیتر لەوێ چاوەڕێم کرد مدەیەک، پاشان لە بەهۆی من بچم بۆ ناو داعش بۆیە گەڕامەوە بۆ شارەکەی خۆم. لەوێ لە شاری خۆم چەند کەسێکم ئەناسی کە فکری توندڕەویان هەبوو و هەروەها لەگەڵ ئەوانە بەشدار بووم لەگەڵ هەڵکردنی ئەو ئاڵای کە لە سێ سادق هەڵکرا. پاشان ئەو کەسانش نیەتیان هەبوو کە چەند کەسێک تیرۆر بکەن کە لە شەڕی دژی داعشا بەشدار بوون و هەروەها چەند شوێنێک بتەقێننەوە کە ویستیان ئەم کارانە ئەنجام بدەن. پاشان لە سەی سادق لەگەڵ ئەو کەسانەی کە کردەوە تیرۆرەکان ئەنجامدا فێری دروستکردنی تەقەمانی بووم و هەروەها ئەمەش بووە هۆی ئەوەی کە من لەگەڵ ئەو کەسانی کە ئەم ناسین لە گەرمیان فێری تەقەمەنیان بکەم و هەروەها ئەوانیش ئەیان ویست چەند شوێنێک بتەقێننەوە. بەڵێ من ناوم هاران کوردیە، تەمەنم 22 ساڵە، لە ڕێگای تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە کەوتومەتە ژێر کاریگەری فکری دەوڵەتی ئیسلامیە و خۆشیانم میستووە و لە ڕێگای ئەو وتارانێکەوە ئەو مامۆستانێکەوە وتاریان داوە کەوتومەتە ژێر فکری دەوڵەتی ئیسلامیە و کاریگەر بوومە پێیان. دواتر هەوڵم داوە لە هەر لە تۆڕە کۆمەڵایەتیەکان کار و چالێکەکانی دەوڵەتی ئیسلامی بڵاو بکەمەوە. لە دوای ئەوەی کەوا بەردەوام بووم لە کارکردن لەسەر تۆڕە کۆمەڵایەتیەکان کەسێکم ناسی بە ناوی ئەنەس کوردی. کەسێکم ناسی بە ناوی ئەنەس کوردی لە دوای ئەوەی کەوا پەیوەندیمان پێکەوە بەست و قسەمان لەگەڵ یەکتری کرد و باسی فکری دەوڵەتی ئیسلامی بۆی کرد و ئەویش بە هەمان شێوە هەمان فکری منی هەبوو. ئەنەس کوردی ئەیویست هیجرەت بکات بڕات بۆ ناو ڕیزەکانی دەوڵەتی ئیسلامی. پاشان دواتر من پەیوەندیم پێوە کرد و پێم وت کەوا کەسێک هەیە بۆ ئەو مەبەستەش پەیوەندیم کرد بە کەسێکەوە بە ناوی ئەبوو حەسەن کە لە کەرکووک بوو. پەیوەندیم پێوە کرد کەوا کەسێک هەیە بە ناوی ئەبوو ئەنەس کوردی ئەیەوێت هیجرەت بکات بێت بۆ ناو ڕیزەکانی دەوڵەتی ئیسلامی. لە دوای ئەوەی کەوا پەیوەندیم پێوە کرد و ڕێک کەوتین لەسەرەوەی کەوا ئەبوو ئەنەس بەرد بۆ ناو ڕیزەکانی دەوڵەتی ئیسلامی، بڕیارمدا کەوا بانگی ئەنەس بکەم بۆی بێت بۆ ڕیزەکانی ناو دەوڵەتی ئیسلامی لە ڕێگای ئەبوو حەسەنەوە. لە دوای ئەوەیەوە ڕۆژێک لە لای من مایەوە ئەوم نارد بۆ کەرکووک، بەڵام بەهۆکاری ڕوودانی چەند نەیتوانی هیجرەت بکات بۆ ناو ڕیزەکانی دەوڵەتی ئیسلامی. من پەیوەندیم کرد بە چەند کەسێکەوە لە گەرمیان لەوانە ئیبن و لادن و ئەبوو دەردا پەیوەندیم پیانەوە کردووە و لە ڕێگای تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە فکری دەوڵەتی ئیسلامیمان بڵاو کردو و بەردەوام بووین لە بڵاوکردنەوەی کار و چالاکیەکانی دەوڵەتی ئیسلامی لە تۆڕە کۆمەڵایەتیەکانی فەیسبوک. دواتر پەیوەندی بە ئەبوو ئەنەس کوردیەوە کردووە بۆ ئەو چەند کەسێک بفڕێنین لە قەزای چەمچەماڵ و ئەو کەسانە سەرمایەدار بوونە و بڕەپارەیەکی زۆریان هەبوو بۆ ئەوەی ئەو بڕەپارەیان لێ بسێنین و بەو بڕەپارەیە کار و چالاکی پێ ئەنجام بدەین. من لە چەمچەماڵ دەستگیر کرا. من ناسراوم بە بن لادن کوردی لە ڕێگای تۆڕە کۆمەڵایەتیەکان و فکری دەوڵەتی ئیسلامی پێیا کردووە و هەر لەو ڕێگایشەوە چەند کەسێکمان ناسی لە کفری، باوەنور، کەلار، سلێمانی، چەمچەماڵ، سەی سادق و هەر لەو ڕێگایش ویستمانە کە فکری دەوڵەتی ئیسلامی بڵاوکەینەوە لە ڕێگای تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە و هەر لەو ڕێگایش وانەی تەوحیدمان خوێندووە بە تەکفیری ئەو کەسەمان کردووە کە بیر و باوەڕی وەکو دەوڵەتی ئیسلامی نەبوو بێت و لە پشتی هیچ مەلایەک و نوێژمان نەکردووە کە لەگەڵ دەوڵەتی ئیسلامیان نەبوو بێت. ویستمان لەسەر دیوارەکان
بیرباوەڕی دەوڵەتی ئیسلامی بڵاو بکەینەوە دوورشمەکانی بنووسین و لە ناوچەکانی کەلاریش نووسیمان لە چەند شوێنێک ویستمان کێلی شەڕی کوژراوانی داعش بشێوێنین مەبەست پێی سوکایەتیکردن بوو دوایەوە لەلایەن ئاسایشەوە دەستگیر کراین. من علی کوردی ناسراوە بە کوڕی خاک لە ڕێی تۆڵە کۆمەڵایەتیەکانەوە بیر و باوەڕی دەوڵەتی ئیسلامی وەرگرت دوای ئەوە ماوەی چەندێک سێری پۆستەکان و سێری ئەو تارە توندانی کە بڵاو ئەبووەوە دوایەوە ئەم فکرەم وەرگرت دوای ئەوە چەند کەسێکم ناسی لە کەلار لە کفری لە سەیسایەق لە چەمچەماڵ دوایەوە یەکتریمان بینی دوایەوە لە ڕێی ئەو بینیانەوە چەند کەسێتر یەکتریمان بینی دوای ئەوە بانگەشەمان کرد بۆ ئەم فکرەیە بۆ ئەوەی بانگەشەمانە کرد لە تۆڕە کۆمەڵایەتەکەەوە بۆ ئەوەی خەڵکی زیاتر ئەم فکرەیە بزانێ و بێتە ناو ئەم فکرەیە وەربگرێت.